جەنابی مام جەلال خۆشەویستی مامۆستایانی ئاینی بووە بەبێ فەرق بەبێ ئەوەی سربەجە حیزبێکە ئێمەش دیارە لە دوای کۆنگرە بڕیارمانداکە لەم وەختەی کە ئێستا هەیە دیارەکە وەزعی خەڵک زۆر ناخۆشە لە هەموو ڕوویەکەوە نەخۆشی هەیە لەباری دارایی دەبێ ئەمە بگەڕینەوە بۆ ئەو ڕاوێژانەی کە مامۆستایانی ئاینی پێمان دەکەن بۆیە کۆمەڵێک پرۆژەیان پێبوو بۆ سنووری ڕاپەڕین سپاس بۆخوا ئەوەندەی کرا هەندێکمان جێبەجێ کرد لەوانە مەسەلەن بەشی زانستە ئیسلامیەکان بکەینەوە لە زانکۆی ڕاپەڕین پەیوەندیمان کرد بۆ وەزیری خوێندنی باڵاوە بە سپاسەوە لە خزمەت بوو ئەو مامۆستایانەی کە ئیحتیمامیان بە خوێندن داوە دکتۆریان تەواو کردو تعدیلی شەهادەکانیان بۆ بکەین بە هەمان شێوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان تەنسیقێکمان بۆ کردن کە ئیداری ڕاپەڕین بەڕێوەبەراتە گشتیەکانیان وەکو چۆن لە گەرمیان هەیە بە هەمان شێوە لەوەیە هەبێ داواکاری چکیان کرد کە ئیشەڵڵا حوجرەیەکی نمونەیی بکەینەوە کە لەگەڵ مامۆستایانی ئاین ڕاپەڕین بە هەموو ڕەنگەکانەوە پرۆژێکیان ئامادە کرد بوو کە لە خۆی لە چەند خاڵێکە بینیوە پرۆژەکان بە خۆشحاڵیەوە جەنابی کاکتۆر وەکو ئەندای مەکتەبی سیاسی بە پرسی مەکتەب باش کوێ لێگرتین و پەیوەندی کرد بە بەڕێز وەزیری خوێنی باڵا و بە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان و بە بەڕێز کاک فەلاح لە دەستگای خێرخوازی مام داواکاریەکانی ئێمە داواکاری گشتی بوون